ئەزان چۆنە منەوە بڵێم کە ڕاستیەکەی مەسەلەی کورد نەبەسراوەتەوە بە پەکەکە بەبوونی چەکداری پەکەکە بە نەبوونی چەکداری پەکەکە حتمما کاتێک کەستەمی میلی هەیە کاتێک کەستمی نەتەواتی هەیە کاتێک کە بستێکی چەکداری یەک لەم ئەم تایتڵە بەکارێنێت بۆ کێشمەکێشی خۆی لەگەڵ دۆڵی مرکزیە حتمما ئەمە کاریگەری خۆی هەیە و ناتوان نادیە بگرین ینی من مەبەستم لەوەیە کە بڵێم مەسەن پەکەکە و کۆیەکی هێزێکی سیاسی چەکداری نەیتوانی وە کاریگەری لەسەرەوە دابنێت کە مەسەلەی کورد کێشەی کورد یعنی بکا بە کێشەیەک بیکا بە قەزەیەک حتمما پرسی کورد کاتێک ئەبێ بە کێشە نستەمی نەتەواتی ئەبێت بەڵام کاتێک ئەبێ بە کێشە ئەبێ بە قەزێکی سیاسی کە لە تەرەفی باڵین خەڵکی کوردستانەوە یا میلەتی کویانەوەی کوردەوە هێزێکی سیاسی بێم قەزێ بکا بە کێشەوە دەوری هەبێ معلومە کە بە بڕای من بەهۆی بابڕین بزوتەوەی چەکداری کوردی لە کوردستانی عێراق لە ئێران لە تورکیا و لەم ئەخیرانشا بە جۆرێک لە سووریا مەسەلەی کورد بۆ بە مەسەلەیەکی ناوچەیی مەسەلەیەکی تەنها لە تورکیا نییە بەڕای من یعنی هەتا ئەگەر پەکەکە چەکیش دابنێت بەڵام مەسەلەی کورد مەسەلەیە لە تورکیا مەسەلەیە لە عێراق مەسەلەیە لە سووریا مەسەلەیە لە ئێران مەسەلەیە و ئەمە کە ئایا بەڕاستی ئەمە بەکوێ ئەگاچی بەسەریت ئایا مەسەڵ احتیمالی چارەسەریە چارەسەری نییە ئەمە مەسەلەی تێکە ئایا مەسەلە گەر پەکەکە چەکی دانە گەری ئەو بکە مەسەلەی کورد چارەسەر بێ نەخێر بە بڕای من یعنی لە چەکداری پەکەکە و لە نەبوونی چەکی پەکەکە یا هەر هێزێکتر ئەگەری چارەسەری مەسەلەی کورد یعنی ئەوەنی ئەگەرێکی وان نییە بە بڕای من مەسەلەی کورد لە دوو ڕێگای ممکنە چارەسەر بێ یەکیانەوەی کە ناوچەکە بەرەو چەپ وەرگەڕێ ئەم دەوڵەتانە بلانی کەم دەوڵەتەکان بگۆڕن بە دەوڵەتانێک لانی کەم دەوڵەتانێکی مەدەنی بن دەوڵەتێ بن کە سکولار بن غێرە قەومی و غێرەهین بن مەسەن یان ئەوەی کە شۆرشی سۆسیالیستی لەم ناوچە ڕووبان دەوڵەتان بن بە دەوڵەتانێکی شتاکی کە یعنی هاوڵاتیانی ئەم ناوچەیە هاوڵاتیانی کورد عەرەب فارس زەمانە هەمان هاوڵاتیانی یەکسان بن لە کۆمەلگایەکی ئیشتراکی و یەکسانە